بەناوی خۆی بەخشندە و مێرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز. دیارە بەرهەمی 16 ئۆکتۆبەر چەندین کوردی لە خاک و لە ماڵ و حاڵی خۆیان لە ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووک لە دووسخورمات و لە چەندین شوێنی تر ئاوارەی ناو پارێزگاکانی هەرێمی کوردستان کرد. من ئێستا لە کەمپی بەرزنجەم، لێرە دەمەوێت لەگەڵ بەشێک لەو خێزانانەی کە هێشتا نەگەڕاونەتەوە ناو ماڵ و حاڵی خۆیان قسە بکەم و بە دووەلاچوونی ئەم جارەم لەسەر بەرهەمەکانی 16 ئۆکتۆبەر و گەڕانەوەی کورد لە دوای 16 ئۆکتۆبەر بۆ ئەو ناوچانەی کە پێشتر دەسەڵاتی هەبووە بەکوێ گەیشتووە. لەگەڵمان بن بۆی کە دۆخی کورد لە دوای 16 ئۆکتۆبەر لە ناوچەکاندا بۆتان بگوازینەوە. لە دوای ساڵی 2023 و نەمانی دەسەڵاتی بەعز لە عێراق بەهۆی شپرزی حکومڕانە نوێیەکانی ئەو کاتی عێراق و سەرەڵدانی داعش لەم دوایەشدا لە بەشێکی زۆری ناوچە جێناکۆکەکان و شەڕی پێشمەرگە دژی داعش یەکێتی و پارتی بوونە حکومڕانی یەکەمی کەرکووک و ناوچە ئازادکراوەکانی ژێردەستی داعش. لەگەڵ سەرەڵدانی داعش هەرێم لە قەیرانی قوڵی دارایی بوو. حکوومەتی هەرێم تەنانەت موچەی پێشمەرگەشی پێدابین نەدەکرا. شەڕی قورسی داعشیشی لە پێش بوو. بە ڕێکەوتنێکی بەرپرسانی کورد لە بەرامبەر دابینکردنی موچەی پێشمەرگە ڕازی بوون کورد بەشداری شەڕی داعش بکات و یەکێک لە خاڵەکانی ڕێکەوتنەکەژەوە بوو. لە دوای کۆتایی هاتنی داعش پێویستە کورد بگەڕێتەوە بۆ ناوچەکانی ژێر دەسەڵاتی لە پێش ساڵی 2023 و ناوچە جێناکۆکەکانیش بەپی دەستور و بە هاوبەشی بەڕێوە ببرێن. لەگەڵ ئاوابوونی خۆری داعش کۆمەڵێک بەناو سیاسی بێ لە بەرچاوگرتنی دۆخی ئەقلیمی و جیهانی بە ناوی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بۆ پەردەپۆشکردنی شکستەکانی خۆیان لە ناوخۆی هەرێم لە دیوەخانەیەکی حزبیەوە بڕیاری ڕیفراندۆمیاندا کە ئەو کات نەک تەنها دوو حزبی ناوخۆی کۆمەڵ ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان باوەڕیان وابوو وعدەیە و بڕیار و چۆنیەتی بڕیارەکە هەڵە و مەترسیدارە بۆ سەر ناوچە جێناکۆکەکان بەڵکو هەموو وڵاتانی جیهان بە وڵاتە زلێزەکانیشەوە داوای دواخستنیە و بڕیارەیان دەکرد. بەڵام ئەنجامی تاکڕەوی و کە لە ڕقی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم 16 ئۆکتۆبەر بوو کە لە 151 خاکی هەرێم بەکەمتر لە ڕۆژێک تەسلیمی عێراق کرایەوە و بە هەزاران خێزانی کوردی لە کەرکووک و دووسخورمات و ناوچەکانی تریش ئاوارەی پارێزگاکانی هەرێم بوون. داژان ئێستا ئێوە لە کەمپی بەرزنجان بۆچی ناڕۆنەوە بە شوێنی خۆتان ماڵەکەتان لەکوێیە؟ وەڵا برام ئێمە لە معسکەر خالدین 150 ماڵەکانمانیان داگیر کردووە. کێ داگیری کردووە؟ حەشت داگیری کردە و حەشت خۆی نییە تای تورکمانی هاتیە. یعنی ئێستا حالیان خەڵکێکی لەناو ماڵەکەیەوەیە تورکمانی هاتیە خانەکانمانیان داگیر کردووە و نایلن بگەڕێنەوە و مۆلیدایەکمانش لە دەر قاپیەکە بی مۆلیدەکەیانیش داگیر کردەوە و نایلن بگەڕێنەوە خاوەن 6 مانگ 3 مناڵ نەقسانم هەیە من. ئێوە لێرە ئێستا خەڵکی دووزن چەندێک هاتوونەتە لێرن؟ تقریبان 3 مانگ لێرابی واتە لە دوای 16 ئۆکتۆبەر بۆچی ناگەڕێنەوە؟ لە بۆنەوەی حەجەکەمان چیە حەوانە نییە بگەڕێنەوە حەج شابی ڕێگاگرێ نالێک کەسیان ئەو بگەڕێت و بەسراحەت ناخوێت لە ماڵی خۆیان. باش ئێستا لە ماڵەکانتان چی لێ لەناو دووزە؟ وەڵا قزمێکمانەیە لێوەشە بەسین دەناچم بەس ڕۆژان دەرچوان نابێ دەرچێک. زۆر باشە واتە ئێستا ماڵەکەتان داگیر نەکراوە؟ بەڵێ داگیر تەقیەشی تۆقانیگەمان تەقاندویانتان بەڵێ ئێستەوە خۆتان بۆ ناگەڕێنەوە؟ وەڵا ئەگەر ژیان ئامامێ بۆ ناگەڕێنەوە بەشێک لە کوردەکان گەڕاونەتەوە ئێوە بۆ ناگەڕێنەوە ئاخرێمە خانیمان تەقاوە بۆچی بڕۆینەوە
نە ماڵمانی نە خانمان ماوە هیچمان نەماوە. ئێوە باوەڕەکانی دووس چەندێکە لێران وەزەتان دووز و کەرکک دووز و کردو بەێ کەرکک شیتیایە بەس چییە کەناڵەکانتر باس کەرکک ناکەن. ڕەنگە هیەوەی بە بۆ نمونە وەزعی دووس زیاتر خراپ بێت. وەزعی دووس خراپترە و کەچی وەزعەکەش با پێ بڵێم هەیە خانگی سوتێنراوەیە فەرود کراوە بەس لە کەرکووکیش خەڵکێک زۆر ڕای کردە خەڵکێ زۆر نەگەڕاوەتەوە. زۆر باشە وەزعی ئێوەستە لێرە چۆنە؟ وەڵای وەزعی ئێمە هیچ باش نییە هیچ باش نییە. ئەوانش کە ئیسا ئەرێن لەو ناوچانە نەرێن وەزع باشە و ئەیبی نییە ژێردەسەن زەلیلن یعنم ئەو مافەیان نییە وەک جاران حڕ نین. وەڵای حکوومەت هێرێم چی کردووە بۆتان بۆی کە وەڵای حکومەت هەرێم هیچی نەکردە هیچی نەکردە حکومەت هەرێم حکومەت هەرێمەوەتانی بەدەمەم خەڵکەشەوە نایە بابێ بەدەمە خەڵکەوە بابێ سێرگا سێر وەزع کەڵکە بزانە خەڵک لە چی وەزعێکاژیە بزانە ماڵ و مناڵ خۆیان لەم کەرەفانانە ئاژێن بۆ ئێمە حەز ناکەین بڕۆینەوە لە خاک و وڵاتی خۆمانە و لە ماڵەکان خۆمانە بژین بەس مع الأسف ئێمە بێ صاحبمان نییە ئێمە ئەگەر صاحبمان نەبوایە وەزعمان بم وەزع ناگەی ئەهاتن دوو کەسیان ئەهاتن ئەلێرە قسەیانە کرد بەیانیش دەنگدان بێتێرێ کاکە وەرن دەنگم بۆ بدەن چۆنی من دەنگ بدەم. یەکێک بوون لەو لایەنە سیاسی کە پێش 16 ئۆکتۆبەر مەترسی ئەمەتاندا بوو بە لایەنەکانی تر لەوەی کە کەرکووک و ناوچە دابڕێراوەکان بەگشتی لە مەترسیدان بە تایبەتی ڕەنگە بەهۆی ڕیفراندۆمەوە ئەمەتان چۆن گەیاندە لایەنە سیاسیەکانی تر بە تایبەتی یەکێتی و پارتی. بسم الله الرحمن الرحیم. ئێمە شتێکی چاوەڕوانکراو بوو ئەو هێزەی کە عێراق هێنابووی بە ناوی ڕزگارکردنی حەویجەوە هێزێک بوو کە هەموو چاوەڕانەکان ئەو بووکەوی هێزە لەوەی کە پێویستە بۆ ڕزگارکردنی ناوچەیەک وەکو حەویجە و دەوروبەری زیاترە و ئەوەیش هاوکات بوو لەگەڵ ئەو بڕیارەی کە ئەنجومەنی باڵای ڕفراندۆم دابووی بە ئەنجامدانی ڕفراندۆم لە 25 ژوونۆیە بۆیە چاوەڕوان دەکرا کە ئەو هێزە بۆ گرتنی کەرکووک بێ مەبەست زیاتر لێ ئەوە بێ نەک ڕزگارکردنی حەویجە. ئەوەش ڕوویدا و ئێمەش لە کۆبنەوەکانمان لەگەڵ بە تایبەت لە هەشتینۆ کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بە ناوی ئەوەی کەوا لیژنەیەکیان دیاری کردبوو دەستەیەک لە سەرکردایەتیان بۆ کاراکردنەوەی پەرلەمان باسی ڕفراندۆم و هاتنە لامان ئێمە زۆر باسی ئەو مەترسیەمان کرد کە باسمان کرد کە ئەم بڕیارە جێبەجێ بکرێ و تایبەت لە ناوچە جێناکۆکەکانە بێتە هۆی لە دەستدانی و ناوچانە و پێمانوتن و لە هەستانیش بەڕاستی بۆ وەکو تۆمارکردنی ئەو قسەی خۆمان بۆ مێژوو دووبارە پێمانوتن کە ئێمە برادران پێتانەڵێنەوە کە ئەو ناوچانە لە دەست ئەچن و دەڕۆیشتنا من پێم وتم دوایی لە ڕاگەیانیش ئەڵێن کە ئێمە بە یەکێتی مانوت کەرکووک و دووز و ئەو ناوچانە لەدەست ئەدرێ وەروها لە کۆبنەوەی سێ قۆڵیش ئێمە لەگەڵ پارتی و لەگەڵ یەکێتی لە هەولێر لەوێش هەرباسی ئەو مەترسیانەمان کردو و زۆر تێمان گەیاندن هەڵوێستی ئێمە لە ڕیفراندۆم وەکوڵی ناکۆک نین لەگەڵ مەبادیئی ئەو بابەتە و لەسەرەوەی کە مافی گەلەکەمان بۆ سەر بەخۆیی بەڵام قەزەی کاتە ئایا کاتەکەی ئێستا گونجاوە و دووەم ئەو هەموو ناڕەزایەتێ نێو دەوڵەتەیە کە هەیە ئەو هەموو وڵاتان دیارە ئێمەش بەشی خۆمان کە نوێنەری وڵاتانمان نەبینی بەتایبەت وڵاتانی هاوسێ کە ئێمە لەو ماوە زۆر بڵێن نوێنەرانی ئێران تورکیا ئەوانەمان نەبینی و نوێنەرانمان لە بەغدا پەرلەمانتاران عێراقیەکانیان نەبینی هەموو یەک قسەیان دەکرد و ژووری عەمەلیات دیاری کرابوو و سێ وڵاتە پێکەوە و هەموو زانیارانە هەبوو بۆیشە لە ناوێکێتی نیشتیمانی ناڕەزایەتێکی زۆر هەبوو بەس بەداخەوە ئەو ناڕەزایەتیە دوجار لە خۆی لە بڕیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە نەبینیەوە. یەکێتی و پارتی ینی ئەم زانیاریان کە ئێوەش پێتاندا بۆچی هەرەمەیان دەکرد؟ وڵای ئەو پرسیارەکە دەبێت لە خۆیان بکرێ خوێندنەوەی ئەوان
هەندێکشی ڕووگیری بووە ئمە دواتر زانیمان هەند پەرپرسی ئەو یەکێتی ینی ئاشکرا بوو کە ناڕزاتی لە نێوانیان هەیە بەرپرسەکانی نەیان نەشاردەوە بەڵام جۆری لە ناڕزایەتی لە ناو پارتیش هەبووە بەڵام ناڕزایەتێکی شاراوە کە لەبەر هەندێک هەلومەرجی حزبایەتی ناو پارتی و خزمایەتی ناو پارتی لەوەی دەریان نەبڕێ بێ ئەگەرنا لە نێو ئەوانیشە من بەرپرسی باڵامان بینی دواتر وتی بە قیادەی خۆمانم وتووە وتومە 26 مانگ نا بەس 27 مانگ ئەمانە ڕۆدا ئەوانەی کە ڕوویدا تەواان وتیوانم پێوتوە بەداخەوە ینی دەبووە و ناڕزایەتیانە لە نێو دوو حزبەیە لەها خۆی ببینێتەوە ئەو کارە نەکرایە و ئێستش ئێمە و باجی تریە دەین ئەنی ئێستێشەوە بەرەو ڕووی باجێکی کاچین ئەوشەوەی هەڵبژاردنە لەو ناوچانە ئێمە ناتوانین دەنگەکانی جارانمان دەستبێنین و ناتوانین کورسیەکانی جارانمان کە لە کەرکووک 8 کورسی و لە مووسڵنا چەند کورسی و لە دییا لە 2 کورسی و ئایا ئەم کورسیانە بەدەستێنینەوە وەکو کورد لە 16 ئۆکتۆبەر دەسەڵاتی کوردی لە کەرکووک و ناوچەکانی تر یا و ناوچانی کە ناوچە کێش لە سەرەکانیان پێ دەڵێن دەسەڵاتی کوردی چۆن بوو؟ بەتاشی دەسەڵاتی کوردی دەسەڵاتێکی ڕەها بوو و ئەتوانم بڵێم 30 بۆ 40 کیلۆمتر کورد لە خوار شاری کەرکووکەوە بوو و ناوچە کوردستانیەکان لەژێر چەقمەی هێزی پێشمەرگەی کوردستانە بوو و ئەو کاتە دەسەڵاتی ئیداریش ئەتوانم بڵێم لە 60 بۆ 70 لەژێر کۆنتترۆلی کووردا بوو کورد لە شاری کەرکووک تەواو دەسەڵاتدار بوو. 16 ئۆکتۆبەر چی بەسەر وەزعی کووردا هێنا؟ 16 ئۆکتۆبەر کارەسات بوو بەسەر میلەتی کورد و کەرکووچ و ناوچە دابڕێنراوەکان هێنرا و من پێم وایە 16 ئۆکتۆبەر ئەجندای تورکیا بوو هاوردیان لە شاری کەرکووک جێبەجێیان کرد بۆ ئەوەی ئەجنداکەی تورکیا سەر بگرێت. ئەوە جندایە بڕیاردوار بوو چۆن بێ و هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستانیش یا بەشێکی یەکێتی بە خیانەتکار وەسف دەکرێت لە کەرکووک ئەمە بۆ دیارە هەموو خەڵکێک کە خۆی دێت کارێک کات ئەو کارە میلەتەکە ئەبێ بە زەحیە یاخود ناوچەیەکی گەورەی کوردستان لەدەسەدا لە 46 خاچی کوردستان لەدەسەدا بۆ هێنانەوەی تەبریرات بۆ ئەوەی لایەنێک تاوانبار بکات و خۆی وەک بەرزەکی بانان بۆی دەرسی ئەم حاڵەتەی دروست کردەوە ئەجینا پێش مەسەلەی ڕیفراندۆم ئێمە لێرە چەند دانیشتنێک کرا لە دانیشتنەکان ئێمە بە ئاشکرا بە مەسعود بەرزانیمان گوت کە ئەم کارە بکەی کەرکووکمان لەدەسەچێ و ئەو خۆی لەسەر تەلەڤیزۆنەکان باشکرا ئەڵێ من ئامادەم خۆم لەسەر کەرکووک بە کوشت بەم ئامادەم هەموو هێزی پێشمەرگەی کوردستان لەسەر کەرکووک بە کوشت دەم بەڵام دوایی یەک تەقەشی نەکرد و ڕای کرد گەڕایە هەولێر لە دوای گەڕانەوەی بۆ هەولێر ئەم جالەوێ وازی لە سەرۆکایەتی هەرێم هێنا کاک مەسعود بەداخەوە بە پلانێکی قورسات بۆ کەرکووک و ئەو پلانەشی جێبەجێ کرد و ئەو پلانە پلانی تورکیا بوو و ئێمە بەڵگەشمان هەیە لەسەرەوەی کە پلانی تورکیا ئەبینین ئەو ڕۆژەی کە ڕیفراندۆمە کرێت تورکیا هیچ خۆی تێک نادا ئەسڵەن بازگەکانیشی وەکو جاران خەڵک هاتوچەی پێیاکە بەڵام لە دوایەوە کاک مەسعود هەڵەسێت تەخوین بڵاوکاتەوە هەڵەسێ دێتە سەر تەلەڤیزۆنەکان لایەنیشی سیاسی کوردی کە چەندین ساڵ لە خەبات و لە تەسحێدان بووە لەگەڵیا بە خیانەت لە قەڵەمێدا و دوا جاریش ئەو بایکۆت لەم ناوچانە ئەکاوەگەوەی ئەم ناوچانە کوردستانی نەبن. ئێوە لە پێش 16 ئۆکتۆبەر یا پێش ڕیفراندۆمەوە هەڵوێستان هەبوو لەم شارە چکەوە باشتر لە دۆخی شارەکە ئاگاداربوون لەوەی کە ئەگەری ڕوودانی ئەم کارەساتە لە ئارادا هەیە بە ئەنجامدانی ڕیفراندۆم؟ بەڵێ ئێمە پێشتر ڕوونکردنەوەی زۆرماندا هەم بە سەرکردایەتی خۆمان و کاک مەسعودیش کە هاتەیەرە ئێمە لە کۆبوونەوەکە چەند کەسێ بن کۆبنەوەیشی داخرا و زیاتر لەوێ دکتۆر نەجمەدین لێ بوو کاک ژێخ زعفەر بوو دکتۆر کەمال کەرکوچی بوو کاک سەلاح دەلۆ بوو مەسوولی لقی پارتی بوو ئێمە لەوێ ڕجامان لێ کرد کە لە کەرکووک ئەمە نەکات کاگاسۆ زۆر ڕاشکاوانە پێی گوتوتی کەرکووک لەدەسە دەینی کاک مەسعود ئەم مجازەفەیە بە خەڵکی کەرکووک مەکە ئەم کێشە قورسە بۆ خەڵکی کەرکووک دروست مەکە بەڵام ئەو هەر مسەڕ بوو چونکە ئەوانی کە چەپڵیان بۆی لێدا ئەوانی کە دەنگ و باسییان بۆیە گواستەوە لەوانە بوون کە لە ناو پلانەکە بەشدار بوون ئەو پلانشمان بینی و من پێشتریش لەسەر کەناڵی تەلەڤیزۆنەکان لە ڕوودا و لە کەناڵەکانی ئێوە باسی ئەوەمان کرد کە ئێمە ناچینە ناو مەسلەی ڕیفراندۆمەوە چونکە کارەساتی گەورەمان بۆ دروستەکە ئەو کاتە خەریک بوون ئێمە وەکو خاین لە قەڵم بدەن دوجار دەرکەوت چێ خاینە چێ
خاک لەکوێ کورد پاشەکشەی کردو ئایا هەتا شنگال کورداتوێتەوە ئەوەی هەڵە کۆنەی کە باز دەکرێت لە هەموو ناوچە دابڕێنراوەکان کورد پاشەکشەی کردووە لە هیچ شوێنێک لەو شوێنانە نەماوە کە کورد لە دوای 2023 کۆنتترۆلی کردو یاخود هاتبۆ ژێر دەسەڵاتی و من پێم وایە ساڵی 2014 ئێمە دەستکەوتی زۆر گەورەمان بوو لە شەڕی داعش جگەلەوەی داعشمان بە باشی شکان توانیمان کەرکوو بپارێزین ناوچەکان زۆر بپارێزین شەهیدێکی زۆرماندا بەڵام توانی بمان ئاڵای کوردستان بگەینە سەر سنوورەکانی کورد بەڵام بەداخەوە بە مەسلەی ڕێفراندۆم و بە ئەجندایەکی تورکیا توانیان هەموو ئەم دەستکەوتانە لە کورد بسەنەوە. لە دوای 16 ئۆکتۆبەر ململانیەکان لە نێوان کورد و عەرەب و تورکمان لە شاری کەرکووک ئێستا لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە من دەمەوێت بچمە ناوە ئەنجومەنە و لەگەڵ بەشێک لە ئەندامانی ئەنجومەن قسە بکەم بۆی کە بزانین چارەنووسی کورد لە دوای 16 ئۆکتۆبەر لە ئەنجومەندا چۆن بەدەست دێنرێتەوە. کورد لە پێش 16 ئۆکتۆبەر بانگەشەی ڕاگەیاندنی سربەخۆیی و دەوڵەتی کوردی دەکرد و لە دوای 16 ئۆکتۆبەریش شەڕ بۆ بەدەستێنانی ئەمان و پاراستنی گیانی تاک دەکات. تەنها لە کەرکووک بە ڕیفراندۆم کورد زیاتر لە 30 پۆستی لەدەستدا. ڕۆژانێک لێرە شەڕیەوە دەکرا کێ دەستێک وەک پیرۆزی بۆ بەرزکردنەوە لە ئاڵای کوردستان بدات و ئەمڕۆژ لە دوای 16 ئۆکتۆبەر کورد ناتوانێت تەنانەت لەسەر بارگەی حیزبەکانیشیانەوە ئاڵای کوردستان هەڵبکەن و ئەوانەشی ئاڵاکەیان هەڵدەکرد لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کەرکووکیان لێ بووەتە ناوچەی قەدەغەلێکراو. لە دوای 16 ئۆکتۆبەر ئێستا کورد لە ناو ئەنجومەندا پێگەی چۆنە؟ بەتەکیید پێگەکەمان زۆر جیاوازی هەیە لە بەرەی زۆرینەی ئەندامانی ئەنجومەن نەگەڕاونەتەوە ئەنجومەن ئەمە وای کردووە نەتوانین کۆبوونەوەکانی ئەنجومەن بەڕێوەبەرین لە بەرەوەی ڕێژەی 21 ناتوانین بشکێنین ڕێژەی نیسابی قانونی و ئەگەر توانیشمانە لەگەڵ عەرەب و تورکمانە بیکەین دیارە بەویست و وەکو ویست و پێویستیەکانی خۆمان نەبووە لیژنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆنابنەوە هەست بەواکرێ لاوازیەک هەیە ینی یەک دەنگبوون نییە ئەوە بۆ تەمایی گرفت و کێشە بۆ ئێمە لە شاری کەرکووک لە بەرەوەی یەک دەنگی کورد بۆ ئێمە بەدەر لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان پێمان وایە کارێکی زەڕەتە جیاواز لەو جیاوازیە چۆنە بچووک بووەتەوە پێگەتەکە بچووک بووەتەوە ئەم بچووک بۆێنەوە چۆن کاریگەری کردوتە سەر کورد کاریگەری زۆرە لە کێشە سیاسیەکانەوە بیگرە کە ئێستا یەکلا نابێتەوە پۆستی پارێزگاری کەرکووک و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا هەروەها نەبوونی سەرۆکی ئەنجومەن بە وەکالەت کە کۆبوونەوەکان بەرێتەڕێەوە بتوانین نیسابی قانونیمان لەدەستداوە ئەم جاوەرە سەر حاڵەتی خەدەمات لە شاری کەرکووک حاڵەتی ئەمنی لە شاری کەرکووک یعنی ئەگەر کەرکووک داگیرکراوە بەسەر چاوم بەڵام تۆ وەرە لێرە بڕیاری خۆت بدە چۆن کاتی خۆی ئێمە نەمانهێشت هێزی دژ لە بێتە ناو شاری کەرکووک بە دوو ئەندامی ئەنجومەنمان دوو قسەی تاڵش بخەو کێشەش بەسەرماناوێ بەڵام هیچ لەم حاڵەتانە ڕووی نەداوە هەتاکو ئێمە بین کەرکووشەکان بەجێ بهێڵێن و بڕۆین لە شارەکانی هەرێمی کوردستان دابنیشین. زۆر باش ئێستا چەند پۆستان لە ڕووی ئیداریەوە لەدەستداوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە زۆر لە دوای ڕۆیشتنی برایانی پارتی دیموکراتی کوردستان دیارە ئەوی بە من بیست بێتم نزیکەی 30 پۆست زیاتر مەسەڵەن ئێمە بەڕێوەبەری زراعی کەرکووکمان هەیە کەسێکی ئەکتیڤ و چالاک بووە بەڵام ئێستا لێرە نییە قایم قامیەتی کەرکووکە زۆربەی بەڕێوەبەرەکانە پۆلیسە پارێزگارمان لەدەستداوە کە دەسەڵاتی هەرمی ئەم شارە بووە ئەمانە هەمووی وای کردووە کۆمەڵێک گرفت بۆ ئێمە دروست بێتن بەڕێوەبەری پەروەردەهین سەحەمان لەدەستداوە بەڕێوەبەری ئەومان لەدەستداوە یعنی دەیان پۆستمان لەدەست زۆر باش ئێستا بۆچی لایەنە سیاسیەکان کۆبنین بۆ هەمووی نایەتەوە ناو کۆبوونەوەکانی ئەنجومەن بۆی کە ئەو پێوە کوردی کە خۆی دەیەوێت بەدەستی بێنێتەوە ئەگەر بە هاتنیان بۆ نمونە توانن بەدەستی بێنەوە کێنە و لایەنانی کە نایەنەوە ناو ئەنجومەن ئەو لایەنانە ئێستا ئێوە ئاگدارن یعنی بەڕێز سەرۆکی ئەنجومەن بە وکالەت خۆی نایەتەوە ڕەنگ بە حیزبەکەی پێیوتوە بێرەوە لەگەڵ برایانی پارتی دیموکراتی کوردستان بۆ نایەنەوە پێم خۆشە لە خۆیان بپرسی بۆ نایەنەوە ئەوان ئێستا بیر لەواکەنەوە ئەگەر لستێکی هاوبەش هەبێ دەگەڕێنەوە واتە ئەو داگیرکاریەتەوە بەچی ئەتوانی کە باسی لێ دەکەن ئەوان بچی ئەتوانی ڕەتی بکەیتەوە بۆ تەنها لە پرۆسی هەڵبژاردن دواتر پرۆسی هەڵبژاردنش پرۆسەیەکی گرنگە ئەگەر ئێمە بێت و دەنگەکانی کورد گرنگ نییە بەلامەوە ڕاستی دەنگ بەچی ئەدرێ لە ئاسی مەسەلەنەتەوە یەک گرنگ ئەوەیە کورد ئەو پێگەیە بباتەوە لە شاری کەرکووک ئەوەی تر پێگە لە دەست نەدەین و لاواز نەبین چکە ئستحقاقی ئینتیخابی دواتر
دێتە پێشەوە بۆ دابشکردنی پۆستەکانی تر پێم وایە هەموو وەزعێکی حزبی گرفت لە هەر لایەنێکی حزبیە هەر لایەنێک ئەبێ وەلای بنێت و بیر لە یەک ڕێزی یەک لیست بکاتەوە بۆی دەنگی کورد پەرتەوازن بێت لەم شارە. ئایا نەگەڕانەوەی ئەندام ئەنجومەنانە بۆ نەبوونی ئەمنیەت دەگەڕێتەوە یا بۆ نەبوونی ململانی سیاسی ئەگەر بگەڕێنەوە هیچ مشکلەیەکیان بۆ دروست پێم وایە ململانی سیاسیە لەبەرەوەی ئەگەر مەسەلەی ئەمنیەت بێ ئەگەر دەنگیاندا بۆ ڕیفراندۆم هەموو دەنگدرا بە ڕیفراندۆم دەنگماندا ئەگەر مەسەلەی ئاڵاکە بێ بە دەستی خۆمان ئاڵاکەمان هەڵکردو هیچ پەشیمان نیم لێی باشە بەڵام پێم وایە زیاتر ململانی سیاسیە یعنی من نازانم کەم ئەندامی ئەنجومەنی پارێزگار لێرە ئێستا خۆتان لە ناو بینای ئەنجومەنە ئەو تەسەووڕی کە ئەدرێ بە خەڵک خراپە نە حەشد لێرەیە و نە هەمەر لە ناو قاعی ئەنجومەنە و هەرگیزش ئێمە دڵخۆشکەر نین بە هەبوونی ئەوان لەم شارە بۆی تۆزێ واقعی بین پێگەی کوردمان لا گرنگە ئەگەر خراپیشە قەیچێکە بە ئێمەی ئەندامانی ئەنجومەن بە ئێمەی ئەندامانی ئەنجومەن تەحملی نەهامەتێکان بکەین لەگەڵ کەرکوچەکانە دەیان کەینە دەرەوە یعنی لەبەرەوە من پێم وایە کێشەکە سیاسیە نەک زۆر باش ئەو ڕۆژی کە لێرە لە بەردەم ئەنجومەن ئاڵای کورتان هەڵکرد چاوەڕێی ئەم ڕۆتانە کرد کە ئێستا من نزیک بە دوو کاتژمێرە بەناو کەرکووک سوڕێنەوە ئاڵایەکی کوردستان بەڵێ یەکێتی نیشتیوانی کوردستان بەترسی خۆی هەبوو ئێمە ئەمانزانی بەڵام لە معادلەیەک بووین بیرمان لەوە ئەکردەوە نابێ یەک ڕێزی کورد پەرتەوازە بکەین تەسحیەماندا بە کۆمەڵێشن یەکێتی دەنگی سکاڵای لێ هەسا لە مەسەلەی ریفراندۆم ئەمانزانی بەڵام حەزەکەم زانی ئاڵاکە کێشەی دروست نەکرد بە دەرەجەیە چی دروستی کرد دواتر کە ریفراندۆمەکە کرا ئەوە کێشەکانی زاق کردەوە و مەسەلەی هەناردەکردنی نەوتش لە کەرکووکەوە ئەوەش کێشەیەکی کە بوو بۆ ئێمە یعنی کاتێک حکوومەتی ناوەندی کەوتە ململانێ لەگەڵ هەرێمی کوردستان لە 2014 کە دەست گرایە سەر نەوتەکانی هاڤانە و بای حەسەن و ئەوانە ئەمە کێشەی کوردی زەق کردەوە بۆ جێی بەڕی موچە خەڵکی هەرێمی کوردستان تووشی برسێتی بوون خۆ ئەمانە هەمووی تەنها یعنی کەرکووک و ئەنجومەنی پارێزگا سەبەب نەبوونە کە هەوڵات ینی کورد ئێستا لە هەرێمی کوردستان دەستیگر بەسەرەوە بینەوەتانە لایەنێکی دیاری کراو یعنی بە حقت لایەنێکی درای کراو لە حکوومەت یاریمی کوردستان پێش ئەو وەزعی دواتر اتفاقێک کرا ئەوەی ئاگادار بم بۆی تەکمیلەی سوورەتەکە بکەم تا ئەخیر لەگەڵ ئیدارەیە کە ئەو نەوتە هاوردە بکرێ بە پێی عەقدێک من عەقدەکەم نەبینیوە نازانم بەڵام لەبەر ئەوەی کە کورد بوو هەر هەمیشە هەوڵماندا هێوە یەک ڕێزی و لەگەڵ ئەوەی دەنگی سکاڵەکان لەم لەولا بەرز ئەبووینەوە دیارە ئەتیفاقیان کرد بە 10 ملیۆن دلار مانگان نەبینێرن بۆ ئەوەی بەرامبەر وەک بترۆ دلار بۆی بتوان شارەکەی پێ ببوشێننەوە لەو کاتەدا کە بودجێ حکوومەتی ناوەند ئێمە ناتوانین هەموو شتەکان بکەین ئەستۆی حکوومەتی هەرێم چونکە حکوومەتی ناوەندیش کەم تەرخەمی هەبوو بەرامبەر بە شاری کەرکووک باز دابشکاری بە پێی ڕێژەی سەدی دەکرێت لە نێوان کورد و عەرەب و تورکمان لە 130 ئەوەندە ئەمە بەکوێ گەیشت ئەمە ئێمە بەشداریمان تێدا نەکرد و ئامادەش نیم بچینە ژێر ئەو بابەتەوە ڕکێفی لە بەروی پێمان وایە ئەستحقاقی ئینتیخابی هەیە ئێوە هەڵکردنی ئاڵای کوردستان لێرە و دوجار پرۆسی ڕیفراندۆمتان چۆن دەبینی تەسەوورتان دەکرد کامەی ئێستا لە کەرکووک بەسەر کووردا هاتووە ئەمە بێت بەسەر کووردا ئێمە لە وەختی زۆر قسەمان کرد لەگەڵ برادەران لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک وتمانیانە ئەو ئیشانە ئەو ینی ئەو قەرارات ئەگەر ئێمە نەبێن لەگەڵیان یعنی زەحمەتە قبولی بکەین و ئەوەش مشکلایی کە و فعلەن مشکلەی کرد یعنی ئێمە لە کەرکووک ناتوانانی یەک تەرەف خۆی حکمی کە ئەو ئیدارەتی کەرکووک بکە ئەوە ڕەئیمان بوو لە ڕۆژی یەکەم تا ئێستا ئێمە ئاڵێن ئەبێ هەمومان يعني بيكو إيش بكين نابي بابلين مثلا بانفرادي قرارات به نتيجة يعني بو خوش نبو استا وضعي كركوك إداريا باشنية يعني أجر حمو مشاركة نيكين ناتواني استا مثلا هي علين ورن مناصب كان مدير كان حمومان بسيودو تقسيمي بكين أوش يعني برأيي من أول ده حلي باشنية بۆ ئیدارە دەسەڵاتی کوردی لە کەرکووک لە پێش 16 ئۆکتۆبەر چۆن بوو تا چەند دەسەڵاتێکی فراوان بوو و حسابی بۆ تورکمان و بۆ عەرەب دەکرد يعني ئەوەندە نەبوو يعني چۆن ئەڵێن يعني کورد وەکو هەدیە ئەیدا ئەگەر مدیر هەیە تورکمانە یان مدیر هەیە یان منسەبێک ئەیبا بۆ تورکمان یان بۆ عەرەب يعني بۆ ئێمە حسەکەین کەنەوە هەدیەمان داوە يعني ئەوە هی ئێمە بوو هی کورد بوو بەس ئێمە داوان بۆتان ئەوەش تەبیە ئەو باو ئوسلوبە يعني زۆر خۆش نەبوو ئەوە يعني خلقي كرد يعني شلون عليه الإمام مثلا إيش كاين لاي كرد أجر مديرك أبي إيش بك لاي كرد
ئەجەندەی کورد لە پێشی هەموو ئەجەندەی ترە یعنی مەسەرەن ما بڵێن ئێمە تورکمانین ئەلە تۆ ئیش بکە بۆ من وەسەرەن ئێمە ئەڵێن مەسەرەن 140 تەطبیق بێ هەمووتان ئەبێ موافق بن ئێمە ئەڵێن کەرکووک کوردستانە ئەبێ هەمووتان بڵێن بڵێ ئەوەندە دوایە دەور ئەیدەم بۆتان ئەو لە ئیش بکەن لە ئەو دەورە زۆر باشە لە ئێستادا کورد باوەڕی وایە کە خۆی ڕوبڕی هەندێک گرفتی زۆر بووەتەوە گرفتی نەتەوەی گرفتی نەبوونی دەسەڵات ئێوە وەکو تورکمانەکان ئەم گرفتانە چۆن دەبینن کە جارێکی تر کورد دەیوێ بگەڕێتەوە بۆ پێگەی پێش 16 ئۆکتۆبر لە کەرکووک و لە ناوچە دابڕێنراوەکاندا برادران لێرە ئێمە ئەندامی ئەنجومەن پارێزگای کەرکووک بەیانیان دەرکرد وتیان بۆ برادرانی کورد وەرن دەوام بکەن مەڕۆن بۆ مەسەلەن بۆ هەولێر و سلێمانی وەرن ئێستا لێرە با ئیش بکەین عینەن بمێنێ عینەن ئیشی پێشەوە بەس تەبیێت تۆزێک تەغییراتێککەین مەسەر ریاست مەجلس لە وەختی حستەی تورکمان بوو نەیاندا بۆ ئێمە مەسەرەن 3-4 ساڵ حجەیە چیەوەڵە یعنی حجەکان ئەوەندە بەقوت نەبێ هەموو زەعیف بوو وەڵە وەرن مەسەرن تورکمان ئەبێ یەکاندی دەبێ ئەوە ینی ئیشەکە زەحمەتەی کردیان نا ئێمە لە یەکەم ڕۆژ وتمان لە کەرکووک ئەبێ تەوافقتەن بە هەمومان يعني مشاركة بكين بحكم بإدارة نابي يكيك بكن نا تركمان أتواني خوي بكن عرب نكرد كبارتي لا بتابع كركوك هكذا مع وقت تماش بايكوتي دكات هیچ لە پێگەی کورد دەگۆڕێت لە ناوچەکە گەرەوە بایکۆتی بکات بەتەچی پارتی هەندێک شادەماری حکوومەتی هەرێمی بەدەستەوەیەوە ئەبینن و جگەلەوە پارتی زۆر جار بە هەڕەشە کارەکانی خۆی جێبەجێکە کۆمەڵی مۆزەفیە کۆمەڵی پۆلیسی ئاسایشیە لە هەمان کاتە کۆمەڵی موچەخۆری هەیە هەموو ئەم موچەخۆرانە ڕەبتیان بە پارتیەوە لە لای پارتی وەکو حیزبێکی سیاسی دیکە نییە ئەوان یەکلایەن یەکە و دوولایەن دووە مەسلەی نەتەوە و نیشتیمان و خاک بەلایەن و مەسلەیەکی گرنگ نییە ئەوان بەلاوە گرنگە خۆیان ئەم حیزبە ئەجنداکەی چێ و چی جێبەجێەکە ئێستا ئەبینین ئەوە لە ئەفرین شەڕە کوردەکان هەموو ڕۆژە بە تیاری تورکی لیانە درێ بەڵام ئەوان دەنجیان لێوە نایە ئەستان خۆشیان بە خاوەنە و کوردانەش ناکەن بۆیە کۆمەڵێ بابەتی نەتەوەی نیشتیمانی هەیە من پێم وایە لای ئەوان زۆر سادە سەیرەکرێت لە پێش 16 ئۆکتۆبر ئەوە دەسەڵاتی کوردی یا حکوومەتی هەرێم بوو لەم شارەیە یا دەسەڵاتی یەکێتی و پارتی بەتاچی دەسەڵاتی یەکێتی زۆر زیاتر بوو دەسەڵاتی پارتی شەبوو وەکو بۆم باس کردی بە حکومی ئەوەی ئێمە کۆمەڵێ بابەت هەیە ڕەبتە بە حکوومەتی هەرێمەوە لەوانە موچەی مامۆستایانی ئێرە لەوانە بەشێکی مۆزەفین بەشێکی ئاسایش بەسێکی هێزی پێشمەرگەی کوردستان ئەمانە گشتی ڕەبتی بە هەرێمەوەی هەرچی کاتێ ئێمە لێرە نەمان هێشتبایە کارێکی لابەلا جێبەجێ بکەن لەولاوە ئەوان لە هەرێمەوە لەو بوارەوە تۆڵیان لێکردینەوە ئەبینین لە تەربیەی کەرکووکە چەند مەشاکلی قورسیان بۆ دروستەکردین لە ئاسایشە چەند مەشاکلی قورسیان بۆ دروستەکردین تەنانەت لە هێزی پێشمەرگەی کوردستانیشە لە کاتی شەڕی داعشدا کە هێزی پێشمەرگەی کوردستان لە خانەقینەوە تا کەرکووک فەرقی هەبوو لێرەوە تاوەکو ئەگاتە منطقەی شنگال و ئەو ناوچەکە قورس و باشەکانیان نەدابێ و لێرە ئەسڵەن چەکانیشیان لێ ئەشاردنەوە لە دوای 16 ئۆکتۆبر هەوڵەکان بۆ گەڕانەوەی خێزانە کوردەکان بۆ ناو ماڵ و حاڵی خۆیان و پاراستنی گیانی تاکی کورد لە ناوچەکە لەلایەن کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی دیموکراسی لە بەغدا گیرایە بەر ئەگەرچی هێشتا بەشێک لە خێزانە کوردەکان نەگەڕاونەتەوە بۆ ناوچەکانی خۆیان ئەوانشی گەڕاونەتەوە بەترسەوە دەژین چونکە یەکێتی و پارتی لە ڕابردوودا ئازاری خەڵکی عەرەب و تورکمان و تەنانەت بەشێک لە کوردەکانیشیان داوە کاوەشی ئێستا تورکمان یان عەرەبەکان دەیکەن لە کاردانەوەی کارەکانی ڕابردووی ئەو دوو لایەنە سیاسیە بووە کە هەردوو لە دەستگای ئاسایشیان هەبووە و بۆ بەرژەوەندی شەخسی و حزبی بەکاریان هێناوە ئێوە دیارە دوای 16 ئۆکتۆبرەوە وەکو سێلایەن کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری سەردانی بەغاتا کرد و جەنابەتیش یەک بوو لە شاندەکە لە سەبارەت بە گەڕانەوەی کورد بۆ ناوچەکە هەم لە ڕووی ئەوەی کە خەڵکیشی مەدەنی بگەڕێتەوە هەم لە ڕووی دەسەڵاتەکانەوە چیتان لەگەڵ بەرپرسانی عراقی باس کرد بەتایبەت لەگەڵ عەبادی ئێمە سێ قسەمان کرد قسەکانیشمان ڕاگەیان و فعلەن هەر و سێ قسەیشمان کرد لە سێ تەوەر قسەمانە کرد تەوەری یەکەم گەڕانەوەی ئیدارەی هاوبەش بۆ ناوچانە و گەڕانەوەی ئاوارەکان و ڕاگررتنی تعریب لە هەندێک لەو ناوچانە ئەمە تەوەری یەکەم بوو کە بە تەفسیل باسمان لێ کرد تەوان بە تەفسیلتر باسی دووس خورمات و لەبەرەوە خەڵکی دوو زیاتر بگرە هەموو کوردەکە ئاوارە ببوو خاڵی دووەم باسی بودجەمانە کرد و موچەی موچەخۆرانی کوردستانمانە کرد بە گشتی یعنی غیری ئەوەی کە و کات باسی مامۆستایان و باسی تەندروستکاران وەزای تەندروستی دەکرا
ئێمە باسمان لە پێشمەرگە کرد، ئێمە باسمان لە خانیشتیان کرد، ئێمە باسمان لە خوێندنی باڵا کرد لە هەموو وەزارەتەکانی تر کە دەبێەوە ئەو بگرێتەوە. خاڵێکی کە باسمان لە هەڵبژاردنەکان کرد کە عێراق هاوکار بێ لە هەرێمی کوردستان هەم بۆ عێراق هەم بۆ هەرێم بۆ خۆی هەم بۆ پارێزگاکان هەڵبژاردنێکی پاک و پێگەرت ئەنجام بدرێت. تەوەری ئێمە تەوەری سەرەکیمان هەموو کێشە و گرفتی ناوچە جێناکۆکان بوو بە تایبەت کەرکووک و دوو سۆرمات و جێخۆی گرتەوە ئەم باسکردنەتان. واللهی من ینی بڵێن لەو سەفەرەمانەگەر هیچ دەستکەوتێک نەبوو بێ من پێم وایە بۆ دوو سوورمات و دەستکەوتێک هەبوو ئەویشەوەیە ئەو هێزەی کە عێراق دوای ئەوە ناردی چکەم لەگەڵ هادی عامری دانیشین لەگەڵ لای ئێمە تەلەفۆنی لەگەڵ قایدی فەیلەقە نازامەوەی عێراق کە لەو منتیقانە بوو لەو ناوچانە بوو مەعودی دەگەڵدانە بەیانی ئەوتی داوای من لێ ئەوە دەبێت کە یەک هێز بنێرین هێزەکە قیاسات جێبەجێ بکە کورد و عەرەب و تورکمانەوە نەخوێنێتەوە و ئەمنیەت بگەڕێنێتەوە بۆ دروست بۆی خەڵکە بگەڕێتەوە فعلەنەوە 150 ڕوویدا. ئێستا ئەوانەی کەماون داوای گەرانتیەکەن بگەڕێنەوە و ئاوارانەی کەم بە تایبەتی لە دوو سوورمات و کە خەڵکێکی زۆر ماوە بگەڕێتەوە داوای گەرانتیەکەن بۆ پاراستنی گیانیان هێشتا ڕەنگە بە جۆرێک متمانەیان نەبێ بۆ هێزەی کە لەوەیە ئێوە چی ئەکەن بۆی کامانش بە یەکجاری بگەڕێتەوە؟ ئەوەی لە توانامانە بێ ئەنجامی دەین ئەوە گەر پێویستیشی کرد لەگەڵ ڕەفیقەکانمان لە گۆڕان لە هاوپەیمانی قسەکەین پێویستی کرد وەرزێکی تر ئەچینەوە قسە لەو بابەتاکەین. بەڵام من ومێد دەکەم ئەوانەیش کە ڕۆژانە ئێستاوای لات و عەبادیە بیننەوە زۆر ڕەخنیان لە ئێمە گرت لە وەفدەکەی ئێمە ئێستش خۆیان هەموو ئەوانەی کە ڕەخناگرن و لەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر قساکەن دوێنێ لەگەڵ عەبادیە کۆبوونەتەوە. ومێد دەکەم لای ئەوانیش ئەو ناوچانە و دووس خوورمات و کەرکووک و ئەو ناوچانەی کە خەڵکی ئاوارە بووە خاڵێک بێ کە قسەی لێ بکەن تەنها قسە لەسەر بودجە و پرۆژە و ئەوە نەکرێت چونکە پێشەوانە دیارە ئەو خەڵکە ئاوارەیە حەقی زیاترە کە بگەڕێنەوە جێی خۆیان. ئومێد دەکەین لەمە دوا هەر کەسێک کە لە بەغدا مەسئولی نەبینێ بۆ خۆی نەیبینێ بۆ گەلی کورد ببینێ. ئەمی کە بەسەر کورد هات لە ناوچە جێناکۆکان و کەرکووک تا چەندە کورد پاشەکشەی کردیایدا و بەتایبەتی لە ساڵانی ڕابردوو هەموو خەباتی کردبوو. ڕوونە پاشەکشێمان کردو لەو ناوچانەوە دیارە پێشتر کورد و ناوچانەیە برد بڕێەوە گەرچی بە حەقەت لە 2013 12 14 15 من شایەتیەوە دەم لە شایەتیە دەم بۆ هاو ڕەفیقەکانم کە پێکەوە بە تایبەت هەندێجار لەگەڵ جەنابی مام ساڵی باپیرا لە کۆبوونەوەی حزبەکان بووین لای کاک مەسعود هەموو جارێ و لای هەندێجار لای جەنابی مام جەلال پێمانوتون کە ئیدارەکردنی ئێمە لەو ناوچانە ئیدارەیەکی فاشلە و ئێمە نەمانتوانیوە مامەڵەیەکی سەرکەوتوانە لەگەڵ دانیشتوانی ئەو ناوچانە بە تایبەت تورکمان و عەرەب بکەین. بەڵام لەگەڵەوەدا خۆ کوردە و ناوچانەیە بردبڕێەوە کەوای بردبڕێەوە ئایا ئێستا ئیدارەدانی بەدەست کوردەوەیە نەخێر. ئێستا دانیشتوانە مەدەنیەکەیش ینی دەکرێت لە دووز بڵین لەوێ تا ئێستا 140 خەڵ نەچوەتەوە بۆ ئەو شارە. دیار جەناب دۆکو پارێزەرێک لە ناو شاری کەرکووکدا کار دەکەی من دەمەوێت لەوێەوە دەست پێ بکەم و جەنابیش تەزمونێک هەیە واتر لە پێش 16 ئۆکتۆبەرەوە دەست پێ بکەم مافی تاک لە کەرکووک چە لە پێکاتەی تورکمان عەرەب یا کورد تا چەند پارێزراو بوو لەدەست دەسەڵاتی ئەگەر بە سەراحەتەن بڵێ یەکێتی و پارتیەوە چووکە تورکمانەکانەوە تەنان هەندێک لە کوردەکانیش گلەیان هەبوو لە دەسەڵاتی یەکێتی و پارتیەوە باوەڕیان وایە ئەمەی کە لە ئێستادا دێتە دی بەشێکی کاردانەوەی جوڵانەوەکانی ئەوانە کە پێش 16 ئۆکتۆبەر هەیەیان بوو لەگەڵ تاشی کەرکووکیا بەتایبەت لەگەڵ هاوڵاتی عەرەب و تورکمانەکاندا. دیارە سوپاس سەرەتا بۆ ئەم دیدارەی بەڕێستان. ئێمە ئەزانین لە ڕووداوەکانی پێش 16 ئۆکتۆبەر و لە ساڵانی دوای ساڵانی 2023 کەرکووک بە شێوەیەکی گشتی ئەتوانین لەژێر قەڵەمڕەوی کووردا بووە بە تایبەتی هەردوو حزبی دەسەڵاتداری پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەو عەقلیەتە حزبگەرایی کە لە کوردستانە دەسەڵاتیان پێوە بەڕێوە بردووە ئەم دوو حزبە هاتن هەمان فۆرمیان لە شاری کەرکووکا دووبارە کردەوە. بۆیە شاری کەرکووک بوو بە تەنانەت بوو بە گۆڕەپانێک بۆ یەکلاکردنەوەی ململانێکانی ئەوانەی ئەو ململانەی لە کوردستان بۆیان نەئەکرا لەم شارە ئەیان کرد. هەندێک جار تەسبیح حساباتی نێوان
لایەنە کوردیەکانیشە لەم شارە سەرچاوی گرتووە بۆیە ئێمە ئەتوانین ئەوە بڵێن لە زۆربەی زۆر کۆڕووکۆبوونەوەکانی خۆمان لە پێش 16 ئۆکتۆبەر ساڵانێکە باسی ئەوە ئەکەین کە کەرکووک پێویستی بە حکومڕانیەکی کوردستانی هەیە بۆ پاراستنی بەرژەوەندی تەواوی پێکهاتەکانە لە نێوەشیاندا پێکهاتی خودی کورد لەبەر ئەوەی ئێمە بزانین ئەگەر کەرکووک شارێکی کوردستانی بێت ئەم کوردستانە پەیوەند نییە تەنها کوردستان تەنها مولکی نەتەوەیەک نییە بەڵکو موچی تەواوی پێکهاتەکانی کە لە کوردستان ئاژێ بەڵام بەداخەوە ئەم حیزبانەی ئێستا کە هاتبوون پارتی و یەکێتی دەسەڵاتیان لەم شارە هەبوو بە زۆرێک لە جۆرەکان دوو ئاسایش دوو هێزی چەکدار دوو دام و دەستگا هەمویان دابش کردبوون لە نێوان خۆیانە و تەنانەت زۆربەی زۆری شوێنەکان کە دابش ئەکران ئەم شارە تەخشان و پەخشان بە سەروەت و سامانی ئەم شارە ئەکرا لە نێوان ئەم دوو حیزبەیە دابشەکراوە لە نێوان ئەم دوو حیزبەشە لە نێوان کۆمەڵێک کەسانی بەرژەوەندی خواز و دەسەڵاتداری نێو ئەو دوو حیزبەیە دابشەکرا بۆیە بیرمان نەچێ هەمافی هاوڵاتی بوون یاخود پاراستنی ئەرچی هاوڵاتی بوون لەم شارەیە پێش 16 ئۆکتۆبەریش لە حاڵەتێکا بووە ناتوانین بڵێ حاڵەتێکی باش بووە بیرمان نەچێ ئێمە چەندان شەهیدی دراوە لەم شارە کە تا ئێستاش بکوژەکانی نادیارە و هەموو ئەو شەهیدانی کە بکوژەکانیشی نادیارە لەم شارەیە مانای وایە دەسەڵات لە پشتی ئەم بکوژانەوە بووە لە ئێستادا شکۆی کورد یا بەگشتی کورد دۆخی کورد لە کەرکووک و ناوچە باڕێراوەکان چۆن دەبین 16 ئۆکتۆبەرەوە بوونی من و تۆ ئێستا لەم شارەدا ئەنیشتوین ئەمە پاراستنی شکۆی ئێمەیە بەڵام ئەوە شکۆی تەواوی حیزبە کوردیەکانە شکۆیان شکاوە ئەوە حیزبە کوردیەکانە تا دوێنێ بانگەشەی کۆمەڵی دروشمی بریقەداریان ئەکرد ئێستاکە بۆ خۆیان ناوێرن تەنانەت لە بەردەم بارەگاکانی خۆیان پاسەوانێک دابنێن ئەمە شکۆی حیزبە کوردیەکانە کە شکاوە کە ئێستا لەم شارەیە ئەوانەی تا دوێنێ تەخشان و پەخشان و دزینی سەروەت و سامانی ئەم شارەیانە کرد ئێستاکە ذاتی ئەوەیان نییە تەنانەت بارەگاکانیشیان لە کەرکووکا بکەنەوە ئەمە شکۆی حیزبەکانە شکاوە کە لەسەر بارەگاکانیان توانای هەڵکردنی ئاڵای کوردستانیان نییە کە مافێکی سیاسی ڕەوای خۆیانە کە ئاڵای کوردستان لەسەر بارەگاکانی خۆیان دابنێن بۆیە شکۆی کورد هەرگیز و هەرگیز ناشکێت بەڵام ئەمە شکۆی حیزبە کوردیەکانە شکاوە لە پای ئەو خیانەتی کە ئەوان کردیانە بەبێ جیاوازی دەسەڵاتی ئەمنی یەکێتی و پارتی لەم شارە تا چەندە مەواتنینی تورکمان و عەرەبیان پاراستە بوو پێش 16 ئۆکتۆبەر والله ئەوەندە جەن اختطاف هەبوو ئەوەندە نازانم چیە چۆنەڵێن یعنی خەڵک مرتاح نەبوو لە وەختی چی تۆ نازانێ بۆ کێ مراجعات بکەیت یعنی یەکێک ئێمە خەڵک دێ لای ئێمە ڕۆین لای مەسەلەن جەنابی محافظ ئەلێن حالەیەتی وا بکە چی ئەلێ تەلیفۆن بکەن بۆ یەکەتی یان بۆ ئەسایشی پارتی یان یەکەتی بزانین لەکوێ ئەوە من ئەتوانین بڕم لای محافظ و بۆ من ئەیکا و ئیشە بەس خەڵک چۆنە بەکشۆ بڕوە یعنی عالم هەیە یعنی حقیقەتەن استراحەت نەبوو لە وەختی تعدد يعني چۆن ئەڵێن زۆر بوو مەسادر قرار ئەو چۆن ئەڵێن یعنی مەسەلەن لای کوێت تۆ بڕۆی پێنج جێگا هەیە مەسەلەن شورتا هەیە استخبارات هەیە ئەسایش یەکەتی هەیە ئەسایش پارتی هەیە حاڵەتی بە ئیدارە نابێ ئەوان حاڵەتی اختطاف لەو کاتەیە زۆر بوو نەوعان ما زۆر بووە بەتایبەت لە تورکمان و عەرەب بوون زۆری تورکمان بوو زۆری تورکمان هەندێک لە تورکمانەکان لە عەرەبەکانیش ناڕازی بوون لە دەسەڵاتی یەکێتی و پارتی لەم شارەیە ئێوە وەکو کورد خۆتان چەندە ڕازی بوون لە دەسەڵاتیان بۆ باوەڕیان وا بۆ من هەندێک اختطاف هەبوو هەندێک ڕفاندن هەبوو ئێوەش سەرنجتان لەسەر عەمەلیەی ئەوان هەبوو لە هەموو ئەو کۆبوونانەی کە ئەکرا کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان اینجا 15 ڕۆژ جارێکە یا خودمانگی جارێکە ئێمە هەمیشە تێبینی و ملاحەزاتی خۆمان هەبووە و بە ڕاشکایی پێیان ماوتووە ئەم دۆخە بەم شێوەیە زۆر خراپ بەڕێوە ئەچێ لە ڕفاندنی خەڵکو و لە عەزیێدانی خەڵکو و لە تەعاملی هەندێک نابەرپرسی کە بەرپرسیارەتیان هەبوو لە شاری کەرکووکە و ئەو دەسەڵاتە خراپەی کە بەکارهێنا ئەنجا لە داگیرکردنی زەوی و زار و لە تەجاوز و لە یعنی کۆمەڵێ مەلەفی ترکە لە کاتی خۆیان هەموویمان باس کرد دەستیان لە ئێوەش لە پاراست یا ئێوەشیان پشکی ئەو ستەمکردنە یا ئەو ڕفاندن و حاڵەتانە بەرێ دەکەوت ئێمە زۆرجار بەڵێ زۆرجار ئێمەشی بەرەکەوتین و بە ئێستاشەوەی خۆ ئێمە تا ئێستا چەندین ئەنداممان هەیە ڕفێنراوە یعنی هەر لە 2006ەوە یعنی چەندین خەڵکمان ڕفێنراوە هەندێکیان تا ئێستاش هەردیان هەر بەدەستێکی پارتیەوە بەڵێ دووس خورمات و ئەو ناوچەی کورتیدا زۆرترین باجی هەڵەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمیدا ئەویش بە سووتان و تەقانەوە و تاڵانکردنی دەیان ماڵ و دوکانی هاوڵاتی سڤیلی کورد ئێستاشی لەگەڵدا بێت بەشێک لە کوردەکان هێشتا نەگەڕاونەتەوە و داوای گەرنتی و پاراستنی گیانیان دەکەن
گەڕانەوەی خێزانە کوردەکان بۆ دووز و ناوچەکانی پێش 16 ئۆکتۆبەر کە تێیدا بووە پاراستنی ماڵ و جانیان گرنگترین خواستی کووردە لە ئێستادا. دیارە هێزێک لە دوای ئەوەی کە بەشێک لە کوردەکان بە نوێنەرایەتی هەمویان چوونەتە بەغدا و قسەیان لەسەر ئەم پرسە کردووە، ئێستا هێزێکی تایبەت لە ناوچەی دووزدا جێگیر کراوە. من دەمەوێت لەگەڵ یەکێک لە بەرپرسەکانی مێزە گفتوگۆ بکەم بزانم لە ئێستا داوان ڕۆڵیان چییە بۆی کە گیانی کورد بپارێزن و ئەو کوردانی گەڕاونەتەوە پارێزراو بوون و ئەوانشی کە تا ئێستا نەگەڕاونەتەوە چۆن هانیان دەدرێت کە بگەڕێنەوە بۆ ناو ماڵ و حاڵی خۆیان. لەگەڵم بن. کورد بەشێک لە پێکاتەی سەرەکی قەزای دووس خورماتووە کە پێشتر قایمقامی قەزاکە لە دەستی کورد بووە و لە 16 ئۆکتۆبەر بە تەواوی کورد قەزاکەی چۆڵ کرد. چەکدارانی حەشتی شعبی بوونە دێوەزمە بۆ گیانی کورد. لە دوای ئەوەی لاینەکان داوایان دەکرد هێزێکی بێلایەن پاراستنی دووس بگرێتە ئەستۆ، حەشتی شعبیش لە ناوچەکە بچێتە دەرەوە، هێزی وەڵامدانەوەی خێرا پاراستنی دووزی گرتووەتە ئەستۆ و دەیەوێت بەبێ جیاوازی کورد و تورکمان و عەرەب لە ناوچەکەدا بپارێزێت. زۆر سپاس بۆ دەرفەتە. لێوە دەست پێکەم ئێوە لە چەندێکە لێرن و لەوەتی کە هاتوونەتە ناو دووز و دەوروبەرەوە ڕۆڵی ئێوە لە بەرقەرارکردنی ئەمنیەت لە ناوچەکەیە چی بووە؟ بسم الله الرحمن الرحیم حسب توجیهات سید قائد. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەپێی فەرمانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و فەرماندەی هێزە هاوبەشەکان فیرقەی وەڵامدانەوەی خێرا جوڵەی کردووە بۆ قەزای دووس خورماتوو بۆ چەسپاندنی ئاسایش و ئارامی و جێبەجێکردنی یاسا و هێزەکانمان بەناو قەزاکەدا بڵاوی کردووە کە بریتین لە لیوای 1 و 2 3 بۆ دەستگیرکردنی ئەوانەی کە لە یاسا دەرچوون و سەلماندنی ئەوەی کە ئاسایش و ئارامی بەرقەرارە لە قەزاکە و تا ئێستاش 4000 خێزان لە نەتەوە جیاجیاکان گەڕاونەتەوە بۆ ناو قەزاکە و چەند ڕۆژێک پێش ئێستا لە شاخەکانی ڕۆژهەڵاتی دووز پرۆسەیەکی گەورەمان ئەنجامدا بە دەرپەڕاندنی چەند کەسێک کە لە یاسا هەڵات بوون و ناوچەکەمان لێیان پاکردەوە. لە دوای هاتنی ئێوە بۆ ناوچەکە عایلەی کورد هیچ گەڕاوەتەوە لە ئێستادا هەندێکیان ماوە بگەڕێنەوە. چی دەڵێن چی ئەکەن بۆی کاوانش بگەڕێنەوە؟ احنا حسب التوجيهات ئێمە بە پێی فەرمانی سەرووی خۆمان کار دەکەین و هیچ جیاوازیەک ناکەین لە نێوان نەتەوە جیاجیاکان و تەنیا مەبەستمان چەسپاندنی یاسایە. وعودة جميع العوائل النازحة للقضاء من جميع القوميات. لە بەرقەرارکردنی ئەمنیەتی ناوچەکە لە ئێستادا ڕۆڵتان چۆنە؟ بە تایبەتی کورد هێشتا ئەو عایلانەی کە نەگەڕاونەتەوە ترسیان هەیە بۆیە نایەوێرن بگەڕێنەوە. ئێوە پەیامتان چی هەیە بۆ هەموو لایەک؟ احنا ما نميز بين أي وەکوتم ئێمە هیچ جیاوازیەک ناکەین لە نێوان نەتەوە جیاجیاکان. بۆ نمونە ئەم گەڕەکەی ئێمە ئێستا تێیداین گەڕێکێکی کورد نشینە و ڕۆژانە چەندەها خێزان دەگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. ئێستا ئێوە قسەی یەکەمی ئەمنیەتی دەسەڵاتی ئەمنی سەربازی لە ناوچەکە دەکەن؟ السلطة القوة هي بقوة الرد السريع. هێزەکانی وەڵامدانەوەی خێرا لێرە حکوم دەکات و پۆلیسی ئیتیحادی هەوڵی چەسپاندنی یاسا دەدەن بە هاوکاری یەکتر و دەستگیرکردنی ئەو کەسانەی فەرمانی گرتنیان هەیە. بە دوواداچوونەکان دەری دەخەن ئەوەی بە بەختکردنی گیانی سەدان پێشمەرگە و خەباتی چەندین ساڵی کوردایەتی بەدەستهات بە بڕیارێکی شەخسی و لە دیوەخانێکی حزبی لەلایەن ئەنجومەنی باڵای ڕیفراندووەمەوە بەبادرا. کورد لە هەرمی دەسەڵات لە ناوچە دابڕێنراوەکان هاتووەتەوە سەرەوەی تەنانەت گیانی تاکی پارێزراو نییە و ئەوەشی ئێستا بەرۆکی تاکی کورد دەگرێت کاردانەوەی کارەکانی دوو حزبی دەسەڵاتدارە کە پێشتر بەرامبەر عەرەب و تورکمانەکان ئەنجامیان داوە و چارەنووسی کوردیش ڕەنگە تەنها لە هەڵبژارنەکان یەکلایی بکرێتەوە کە تاکە دڵخۆشیش هاوپەیمانی سێلایەنی کوردیە لە دەرەوەی دوو حزبە دەسەڵاتدارەکەی ڕابردوودا.